ئەمە دۆمیزە، ناوچەیەک لە لێواری پارێزگای دهۆک لە باکووری عێراق کە پێشتر باسکەی سەربازی بۆ ڕژێمی سەدام حوسێن. ئەمڕۆ کەمپێکی گەورەی ئاوارەیە کە ئاوارەکانی سووریا و عێراق لەخۆ دەگرێت. ڕێکخراوی DOCD لە ساڵی 2004 دۆزراوەتەوە بۆ یارمەتیدانی ئاوارەکان لە دۆمیز بە پێدانی هەلی خوێندن و ئەنجامدانی چالاکی کۆمەڵایەتی لە دوای ڕووداوە نەخوازراوەکانی جەنگ. ئەم خانووی لە ئێستادا سەیری دەکەین پێی دەوترێت خانووە شینەکە. خانووی شین خزمەتی ئاوارەکانی دۆمیزی کردووە وەکو سنتەرێک بۆ فێربوون و ئەنجامدانی چالاکیەکان بناغەیەکی سەرەکیە لە ژیانی هەر ئاوارەیەکی دۆمیز. پرۆژە فێرکاریەکان بریتین لە فێربوونی زمانی ئینگلیزی، زانستی کۆمپیوتەر، چاودێری تەندروستی دایکان و منداڵان، فێربوونی چێژلێنان، قشچاکردن بۆ ژنان و پیاوان، چاکردن و دانانی سپلێت، کۆرسی دوورمان بۆ ئافرەتان، میدیا و پەیامنێری. چالاکیە کۆمەڵایەتیەکان پێکهاتووە لە ڕێخستنی چالاکی بۆ منداڵان و پێگەیشتوان، هەروەها کۆکردنەوەی هاوکاری خێرخوازی. لە ئەنجامی کەمی خزمەتگوزاری خانووەشینەکە بە تەواوی دارماوە بەهۆی شێو و قەوزە و باران. ئەمە جگەلەوەی کە بە بەردەوامی جەنجاڵە بەهۆی پرۆژەکانی DOCD ناتوانێت ژینگەیەکی باش و تەندروست بۆ فێرخوازەکان دابین بکات. پرۆژەکەی ئێمە گەشبین بریتە لە هەماهەنگی نێوان زانکۆی سویدیومیە، DOCD و ڕێکخراوی کەمسا Kurdish European Medical Student Association. گەشبین واتە نوێبوونەوە، بۆیە ئامانجی پرۆژەکەمان نێکردنەوەی خانووەشینەکەیە. پلانمان گۆڕینی ئەمانەی خوارەوەیە: چاکردنەوە و نوێکردنەوەی ناو و دەرەوەی خانووەشینەکە، گەورەکردنی پانتایی خانووەشینەکە، دامەزراندنی تۆڕێکی نوێی هێڵی کارەبا و ئینتەرنێت، دابینکردنی کەلوپەلی نوێ. ئەگەر پێت خۆشە هاوکارمان بیت لەم پرۆژەیەدا و پارە ببەخشی بۆ تازەکردنەوەی خانووەشینەکە، تکایە پەیوەندیمان پێوە بکە لە ڕێگەی وێبسایتی geshbin.com. زانیاری زیاتر لە کۆتایی ڤیدیۆکەدا دەبینرێت.